پەیامی هەموو هێزە ئەمنیەکان ئەوەیە داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایە تەندروستەکان بن و پابەندی ڕێنمایی قەدەغەی هاتوچۆ بن ئەوان لە ماڵەوە بمێننەوە و هێزە ئەمنیەکان لەسەر شەقامەکان بۆ زیاتر پاراستنیان. ئەفسەرانی هاتوچۆ دەڵێن لەگەڵ تەواوی هێزە ئەمنیەکان پێکەوە بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان کار دەکەن و داواش لە هاوڵاتیان دەکەن پابەندی ئەو ڕێکارانە بن کە بۆ تەندروستی خۆیان گرنگە و ئەیان پارێزێت لە تێکەڵبوون. کاکە زەحمەت نەبێت بۆ لە دەرەوەی داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەین کە بە هیچ شێوەیەک بۆ کاری زەروون نەبێت نەیەنە دەرەوانەیە چونکە بەڕاستی خەتەر ڤایرۆسەکە مەترسیدارە. داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەن بە هیچ شێوەیەک نەیەنە دەرەوانێ و لە ماڵەکانی خۆیان ببێنەوانێ ئێمە بۆ سەلامەتی ئەوان لە دەرەوەین داوایان لێ ئەەکەین بە هیچ شێوەیەک نێنە دەرەوە. ئەفسەر و کارمەندانی هاتوچۆ تەکید دەکەنەوە ئەوان بۆ خزمەتی خەڵک لەسەر شەقامن. سەرپێچی نەکردن و جەنجاڵی دروست نەکردن گەرنتینی پاراستنیانە لە ڤایرۆسی بەدناوی کۆرۆنا. بەس تەنها داواکاریەکەم لە هاوڵاتیان لەو کەسانە کە بەبێ ئیش نییە نێتە دەرەوە. تەنها داواکاری من ئەمەیە چکێ هەم پارێزگاری لە خۆی و لە مناڵەکانی و لە کەسەکانی چوادۆریشی ئەکات. من بەش بە حاڵی خۆمەگەر ئەمڕۆ نەهاتمایە واجبەوە لەو ڕۆژێک کە دانراوە کە هەمووی لە ماڵەوە بێت طبعاً بەتەکید من لە ماڵەوە بووم ئەمڕۆ بۆ واجب هاتمە دەرەوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئەم ماوەی کە دیاریکراوە بۆ کەرەنتینی هاوڵاتیان بە بەردەوامی لە ئەرک و واجبین بە خۆشحاڵی و شانازیەوە. داواکارم لە هاوڵاتیان کە پابەندن ڕێنمایە تەندروستی و ڕێنمایی هاتوچۆ بن بە تایبەتی ڕێنمایە هاتوچۆکان ئێمە چونکە ئێمە لێرە لە ئەرکین لەبەر ئەوەی کە ئەوان سەلامەت لە ماڵەکانیانە بمێننەوە. خاڵی شەقام و شوێنە گشتیەکان وەک پزیشکان دەڵێن کاتیە بۆ خۆپارێزی و پاراستنی گشت هاوڵاتیانە لەم بەتایی کە ناوی ڤایرۆسی کۆرۆنایە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.